تەماتەی گەرمیان و دەشتی هەولێرە و هێنراوەتە عەلوەی سلێمانی. ئەم جوتیارە ماوەی 2 ڕۆژە لێرێ و بەرهەمەکەی بۆ ساخ نەکراوەتەوە. بەهۆی داخستنی دەرگای بازاڕەکانی ناوەڕاست و باشووری عێراق بەڕوویاندا وای کردووە بەرهەمەکانیان ساخ نەبێتەوە. بە قاچاق بە ساری بە 250 ئەچێ بەرەو کەرکووک و ناوچەکانی خوارەوچێ ئەلە براگە حەشت حکوومەتێکە و لایەنێ ئینتیفاقی ومانە نازانەوە. ئەو بەرهەمانەی لەم وەرزەدا لە هەرێمی کوردستان پێگەیشتوون خەیار، تەماتە، پەتاتە و کولەکەن. لە پارێزگای سلێمانیدا ساڵانە 25,000 دۆنم بە تەماتە دەچێندرێت و 300,000 تۆن بەرهەمی دەبێت، بەڵام پێویستی ناوخۆ 150,000 تۆنە. 10,000 دۆنم زەوی بە پەتاتە دەچێنرێت و 100,000 تۆن بەرهەمی دەبێت، بەڵام پێویستی ناوخۆ 18,000 تۆنە. 10,000 دۆنم بە کولەکە دەچێنرێت و 30,000 تۆن بەرهەمی دەبێت، بەڵام پێویستی ناوخۆ 10,000 تۆنە. 20,000 دۆنم زەوی بە خەیار دەچێنرێت و 200,000 تۆن بەرهەمی دەبێت، بەڵام پێویستی ناوخۆ 100,000 تۆنە. لەم کاتایە ئەمە تەماتەی کەلار و ئەمانەمان زۆر هەیە دەرچووە خەریکەی شارە زور پێیەگا ئیتەختەق هەیە. ئەگەر ئەوان لەم کاتایە نێڵن تەماتەی جنوب بێ بۆ ئێرە بۆ فەلاحەکان ئێمە باشترە. ڕۆژی 29 مانگی ڕابردوو هەردوو وەزیری کشتوکاڵی عێراق و هەرێمی کوردستان ڕایانگەیاند کە ڕێکەوتنیان کردووە بۆ بە بازاڕکردنی بەرهەمی جوتیاران، بەڵام بڕیارەکە جێبەجێ نەکراوە و بە قاچاقهێنانی بەرووبوومی کشتوکاڵیش بۆ هەرێم هەیە. تاکو ئێستا گرفت هەیە لە هاتوچۆپێکردن، تاکو ئێستا ڕێگری هەیە بەڕاستی. هاتنی قاچاق ئێمە بەرپرس نینی وەکو وەزارەتی کشتوکاڵ بڕیاری باجمان داناوە، ڕۆژنامەیەکی موحەدمان داناوە. ئەو ڕۆژنامەیە کە بریتە لە لیستی قەدەغەکردنی بەرهەمەکان و دانانی باجمان داناوە و لەگەڵ حکوومەتی عێراقیش ڕێککەوتووین لەسەر ئەساسی ئەو لیستە جاریش کە پیاچوونەوە بکەین. کاسب کاران و جوتیاران ئەوە دەخەنە ڕوو ماوەی زیاتر لە 3 ساڵە بەهۆی پلانی سیستەمی پاراستنی بەرهەمی خۆماڵی وەزارەتی کشتوکاڵ ئاستی بەرهەمی ناوخۆ بە ڕێژەیەک زیاد بووە کە پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان پڕ دەکاتەوە. پێویست بەوە دەکات کە بازاڕی بیانی بۆ ساختکردنەوەیان بدۆزرێتەوە. ئەو بڕیارەی هەردوو حکوومەتی ناوەند و هەرێم دەریان کرد بۆ ئاڵوگۆڕی بەرووبوومی جوتیارانی کورد کە ببێتە هۆی جوڵەی بازرگانی، وەک جوتیاران دەڵێن تەنها حبری سەرکاغەز بوو، چونکە ئێستا عەلوەکانی هەرێم پڕە لە بەرووبوومی جوتیارانی کورد و ئاستەنگ لە بەردەم هەناردەکردنیان بۆ ناوەڕاست و باشووری عێراق دروست دەکرێت. گۆران لوقمان، NRT سلێمانی.